لێکۆڵینەوەیە کە ئاماری ئەو کەسانە ئاشکرا دەکات ئەوانەی بەهۆی بەکارهێنانی مادەی ئەفیونەوە سەردانی نەخۆشخانەکان دەکەن. دکتۆر جێنیفەر ستیڤنز یەکێکە لە سەرۆکی لێکۆڵینەوەکە لە ڕێی سکایپەوە بۆ دەنگی ئەمریکا دووە. ئەمانە حاڵەتی دڵتەزیێنن. ئەم کەسانە لە نیوەی تەمەنیاندان، باوان و منداڵیان هەن، هەروەها کەسانێکی زۆر لە ژیانیاندا هەن کە بایەخیان پێدەدەن. ئەو کەسانی سەردانی یەکەکانی بوژانەوە لە نەخۆشخانەکان دەکەن لە ڕۆژێکی زۆر خراپدان. ئێمە گەرەکمان بوو بزانین کە ئایا ئەمە لە سەرانسەری وڵاتدا ڕوودەدات. بڵێ ئەوە ڕوودەدات. لە نێوان ساڵی 2009 بۆ 2015 ئەو حاڵەتانە بە ڕێژەی لە سەدا 34 زیادیان کردبوو. ئەو نەخۆشانەی جێنیفەر ستیڤنز ئاماری کردبوون هەمویان لە شاردا بوون. هوشیاریش دەدات کە ڕەنگە ئەم ژمارەیە لە ناوچە گوندنشینەکاندا زیاتر بن. ئەوەی دەتوانین ئەنجامی بدەن ئەوەیە کە پرسیار لە هەندێک لە نەخۆشخانە گەورەکانی وڵات بکەین و تی ئەوانەی لە دۆخێکی خراپدان نەخۆشخانەکانی ناوچە گوندیەکان یان نەخۆشخانەکانی دەرەوەی شاری زیاتر گرتوتەوە. خەرجیەکانی چارەسەرکردنی نەخۆشیەکانی ئالوودە بە مادەی ئەفیون بە ڕێژەی لە سەدا 50 زیادی کردبوو. لە ساڵی 2009دا نزیکەی 58,000 دلار بوو، بەڵام لە ساڵی 2015دا خەرجیەکە گەیشتە 100,000 دلار. زیادبوونی بەرچاو لە خەرجیەکان ئەوەی بەدیمان کرد زیاتر بەهۆی توندی نەخۆشیەکەوەیە لە هەر هۆکارێکی دیکە. دکتۆر جێنیفەر دەڵێت نیگەرانی من ئەوەیە قەیرانی ئاکامی بەکارهێنانی ئەفیون لە توانای پزیشکان بۆ بەهاناچوونیان زاڵترە. سەرباری هەمووی ئەوەی بتوانین لە سیستەمی خزمەتگوزاری تەندروستی دابیکەین کەچی هەتا دێت کەسانی زیاتر دەمرن بەهۆی زیادڕەوی لە بەکارهێنانی ئەفیون. جێنیفەر و تیمەکەی دەڵێن لایەنێکی دیکەی چاوەڕەون نەکراوی راپۆرتەکە ئەوەیە زۆربەی حاڵەتەکان لەو کەسانی ئالوودەی بەکارهێنانی مادەی ئەفیونن لەسەر جادە دەفرۆشرێت زیاتر لەوەی بەڕەچەتە دەدرێت.